الصلاة والسلام چووە لای گۆڕ دایکی و دەستی کردە گریان. بۆچی ئەگرێت؟ بۆ ئەوە ناگرێت کە ئێستا گەورە بووە، بۆ ئەوە ئەگرێت کە لە مناڵی بەبێ باوک بەبێ کەس لە ڕێی مەکە بە بچووکی 6 ساڵ تەمەنی بۆ سەی لەو تراژیدیایە کە برا ئەمە مەتەڵ نییە، ئەمە بەسەرهاتێکە کە گەورەترین پیاوی مرۆڤایەتی بەسەریا هاتووە. تەمەنی 6 ساڵە ئەگەڕێتەوە بۆ ماڵ باوانی لە ماڵ خاڵوانێەوە لە ڕێ خۆی قەبر بۆ دایکی هەڵەکەنێ. لە کاتێکا جەنابەت کە دایکت وەفاتەکان ناوێری سەیری جەنازەکەشیکەی، بەخوای زەلام هەیە ناوێرێ باوک خۆی بشواتەوە، زەلام هەیە ناوێرێ سەی جەنازەکەی دایکی کات، دەدەقە بە دیارێ ئەگیرێ خواخوایەتی زوو بینێنە قەبر. لە کاتێک ئەمە موسڵمانین، ئێمە گەورەین، زەلامین، چێ لە ئێوە توانای هەیە مەسەلەن خەڵک هەبووە بەخوای ڕجای کردووە بیبەن لە مزگەوت باوکم بشۆنەوە، موسڵمانی جێڕاوەتی دەستیم گرکورەوتم وەرە زاڵم دوو ڕۆژتر